بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەمڕۆ ئەچینە ناو بەرنامەی خێرەوە لە دەرگا گەورەکەوە کە پێوترێ دەرگای بانک، واتە دەرگای بانخوازی، دەرگای بانکردن بۆ خوای گەورە. ئەوەی کە خۆمان پێڵێن بانک یاتە ئەو بانگەی کە خەڵکی پێ بانگەکرێ بۆ نوێش و بۆ لای خوای گەورە، حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاح. دیارە بانخوازی و بانگەوازیش هەر لەوە هاتووە، بۆیە باسی بانکی بانگەکەین. زانین یعنی چی؟ پارە ڕەبتی چییە بەم ئیشەوە؟ خۆشەویستەکانم، هەموو دنیا، هەموو چالاکیەکان، هەموو بانخوازیەک، هەموو ئیشێک، هەموو کارێک کە جوڵەی تیابێ لە دنیاە بە پارە هەڵەسوڕێ. واتە ئەگەر پاڵپشتێکی بەقووەتت نەبێ لە ڕووی مادیەوە، ناتوانی هەنگاو بنیت و لە هەموو هەنگاوێکە ئاستەنگە بۆ دروستە بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە داوای کرد لە ماڵەوە پاڵپشتێکی مادی بەقووەتی هەبوو کە خەدیجە بوو، لە دەریشەوە پاڵپشتێکی مادی بەقووەتی هەبوو کە ئەبوو بەکر بوو رضی الله عنهما. ئەو دوانە قووەتێ بوون کە فەرمێ خەدیجە ئەونەی بەخشی زوهری کە باسی بۆوە کە نەفەرمون هەل نفق خديجة 40,000 قال 40,000 و40,000 و40,000. فالمي آية خديجة 40,000 بخشي 40,000 دينار، فالمي 40 ترو 40 ترو 40 تر. بويا بيغمبري خوا صلى الله عليه وسلم كباسي خديجة كافرمي واستني بمالها إذ حرمني الناس. أفرميت بەپارەکەی پشتگیری کرد و دڵی دامەوە لە کاتێکە خەڵک ئیمانی پێم نەیەنا. واتە خەدیجە بۆ خۆی قەڵایە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، و پارەکەشی بە هەمان شێوە داردەست و قووەتێک بوو کە هیچ کاتی درێغی ناکرد. بۆیە خوای گەورە فەرمێ ووەجەدەکە عائیلا فەئەغنا، ئەی محەممەد تۆ فەقیر بوو ئێمە دەوڵەمەندمان کردی. واتە پارەمان خستە بەردەستێک کە بەکارهێنا. ئایا پێغەمبەری خوان پارەی بۆ خۆی بەکارهێنا؟ نەخێر، هەمووی لە پێناوی دەعوە لە پێناوی بانگەوازە بەکارهێنا. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو قووەتی مادی گەورە، دوو بانکی گەورە لە پشتیەوە بوون. بانکێکی لە ماڵەوە کە قاسە بوو هەموو جارە دەستی بۆ برد، بانکێکی گەڕۆکیشی هەبوو کە وەکو وەزیری دارایی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە ئەبوو بەکر بوو. ئەبوو بەکر لە خزمەتی پێغەمبەری خوایە لە هەر شوێنێکە پێغەمبەری خوا دەستی ببردایە بۆ هەر شتێک، ئەم دەستی درێژە کرد و ئەوەی کە پێویست بوو ئەی بەخشی. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەم چەند ساڵە لە خەبات و لە تێکۆشان، دوای ئەوەی کە ئەبوو بەکر ئیتر ئەو 40,000 کە پێیەتی هیچی بەدەستەوە نامێنێ ئەوێ بە خەلیفە فەقیرەکەوێت. پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوێ پێش مردنەکەی سوپاسێکی ئەبوو بەکر کا، پێزانینێک دەرعێک بۆ ئەبوو بەکر دەرکات، خەڵک فەزلی ئەبوو بەکر بزانێ، بۆ ئەوەی کە خەڵک بزانێت ئەم پیاوە چ دەورێک و چ ڕۆڵێکی هەبوو لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوەی کە پێوتێ دەسەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ما نفعني مال قط ما نفعني مال ئەبی بەکر. فەرمێ هیچ پارەیە بەکەڵکەم نەهاتووە بەقەدەرەوەی پارەی ئەبوو بەکر خزمەتی کردەوە. أبو بكر كجوي لم قصيابت فرمي يا رسول الله هل أنا ومالي إلا لك يا رسول الله. الله لم وقفا لم خو آماده كردنا فرمي أي پیغمبری خوا من خوش ممالكشم هي تونين همي بقرباني توبه خو ممالكشم پیغمبری خوا باسی مالكي باسی خوي ناكا. أبو بكر خوشي إهانة الريزي مالكي واتيما هموما لەبەردەستی توین چۆنمان هەڵەسوڕێنی هەر ئاوا بەکارمان بێنە، ئێمەش هەر وەقفین. واتە ئەبوو بەکر ئەو پارە گەڕۆکە بوو کە دایمە بەدوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هیچ شوێنێکا پێغەمبەری خوا کە دەستی ببردایە دەستی بە کیسەی بەتاڵا ناکرد، چکە ئەبوو بەکر دەست پێشکەریە کرد. ئەبوو بەکر ئەی بەخشی جووی لێ نەبوو. ئەبوو بەکر ئەو پیاوە بوو کە فەرمێت لا یەستەوی من ئەنفق. ئەبوو بەکر ئەو پیاوە بوو کە هەستی بەم فەزڵە ئەکرد. فما وهل أنا ومالي إلا لك يا رسول الله، أي پیغمبری خوا خۆم و ماڵەکەشم
واتە فەزلەکەی تۆیە ئەی پێغەمبەری خوا، فەزلەکەی پەروەردگارە کە داوێتی بەسەرمانەوە ئیمانمان هێناوە، نێژێڕایەوە بۆ خۆی من وام کرد و من ئاوا لە هەوڵەوە هێنام و من لە پێشمەرگە کۆنەکانم و من لە خزمەت پێغەمبەری خوایە بووم و من یەکەم کەس بوو ئیمانم پێهێنا و نەخێر هێشتا لەگەڵەوەیە خۆی بچووکە کاتەوە بۆ ئەوەی کە خەڵک بزانێت ئەم فەزلەی خوایە کە پێی بەخشیوە. منت ناکا بە پارەکی، منت ناکا بەو خەبات و بۆ مێژوەی کە هەی بووە لە شۆڕشە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی. بەڵام پێغەمبەری خوش لە گەورەی و لە وەفای خۆی ئەمە بۆ ئەبوبەکر لەبیر ناکە، چکە ئەم پیاوە گەورانە نابێ لەبیرکرێن، ئەبێ مێژوو بینوسێتەوە لە کاتێکا فەرمێت وسيجنبها الأتقى الذي يؤتي ماله يتزكى وما لأحد عنده من نعمة تجزى. هەموو جارێ باوکی پێ و کوڕم کە تۆ هەر خەڵک ڕزگارەکەی بۆ ئەچی بیلا ڕزگارەکەی، پیاوانێکی پاڵەوان ڕزگارکە کە دوایی بتوان دیفاعی لێکن. ئەمیشەی باوکە جان ئینی ئورید و ما ئورید، من تەنها ئەمە بۆ خوا ئەکەم. بەڵێ وما لأحد عنده من نعمة تجزى إلا ابتغاء وجه ربه الأعلى. واتە ئەبوو بەکر تورەکەی هەڵ نەدووری بوو، بەڵکو تورەکەکانی هەموو کردبەوە، هەمووی خستە بە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. واتە بانکی بانک بوو، واتە ئەو بانکە بوو کە لە بەردەستی پێغەمبەری خوا دایمە ڕەسیدی بەلاشی تیا بوو پێغەمبەری خوا بەکارهێنا، بەفری بەکارهێنا. هیچ کاتێک ئەبوو بەکر دەستی نەناوە بەڕووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵکو زۆر جار پێغەمبەری خوا بە زۆر پاری خوشتری هیجرەتەکەی بۆ جێڕێتەوە. چەند گەورەیە. بۆیە ئەمانەوێت بانخوازەکانمان وەک ئەبوو بەکر بن، ئەمانەوێت پێشەواکانمان وەک ئەبوو بەکر بن، ئەمانەوێت دەوڵەمەندەکانمان وەک ئەبوو بەکر بن، ئەمانەوێت پارەبەخشەکانمان وەک ئەبوو بەکر بن، بانکێکی کراوە بن. سەحابەکان هەمویان لە ئەبوو بەکرەوە فێر ببوون، هەمویان نمونەی ئەبوو بەکر بوون ئەوەی کە هەیان بوو. سەیری پیاوێکی وەکو ئیبن عەوفکە، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، خاوەنی $1 ملیار بوو بە قیاسی ئەمڕۆ. فەرمێ جارێ لە شەتری مارەکەی، فەرمێ جارێک لە نیوەی پارەکەی چوە دەرەوە، یعنی $9 ملیار بەخشی. تەمەنی ئاوا بوو بەو تەمەنەکەمەی کە خۆی هەیە بوو لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. عەبدوڕەحمانی کوڕی عەوف بە یەک جار ئەفەرمێت 500 دانە ئەسپی بەخشی، 500 دانە قافڵەی بەخشی، 40,000 بەخشی. قدرێغی ناکرد لە بەخشینە. سبحان الله. فەرمێ ئەو نەپارەی کراوە بوو کە باسی عەبدوڕەحمانەکەن لە مەدینەیە، نمونەیەکی زۆر جوانی پێهێناوە. فەرموون أهل المدينة جميعهم شركاء في مال ابن عوف. أفرميت همو أهل مدينة، همو خلقي شاركة بجدار بون لباري عبدالرحمن كري عوفة. شون؟ فرمي ثلث يقرضهم، يجلس سرسي قرض دانية، وثلث يقضي عنهم دينهم، يجلس سيش قرزكاني بودانوا، وثلث يصيلهم ويعطيهم، يجلس سيش ئەیگەیان و پاری پێدان. واتە هەر هەمووی ئێستا پاری بە قەرز داوە بم، نەخێر لە قەرزی ئەم خۆشە بێ پارە ئەدا بم، یعنی یان پارەیە بەخشی یان قەرزێدان لە قەرز خۆشە بوو، یعنی هەمووی بەشدار بوو لە قەرزی عەبدوڕەحمانی کوڕی عەوفە. یعنی وەکو ئەوەی کە بانکێکی کراوە هەبێ، هەر کاتێ خەڵک لی قەوما پێویستی پێی بێ بچێ لەو شوێنە بە بەلاش ڕەسید ڕاکێشێ. ئەمە پاری عەبدوڕەحمانی کوڕی عەوف بوو. قەت سبحان الله درێغی ناکرد لە کەس، هەر کاتێک لە هەر شوێنێکە پێویست بە پارە بوایە بانکەکەی عەبدوڕەحمان کراوە بوو. بانکەکەی ئیبن عەوف دەرگاکانی بە شەو و ڕۆژ لەسەر پشت بوون. ئەی ئەو پارەکەمە گردنتان ئازا بێ وەرن لی بەرن. جارێکیانە فەرمێت ئەرزێکی فرۆشت بە عوسمانی کوڕی عەفان بە 40,000 دیناری ئەو کاتە. پارەکەی برد دابەشی کرد بەسەر خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمێ کە عایشە حیسەی خۆی پێگەیشت رەضی الله عنها، فەرمووی لە پێغەمبەری خوان بیستەوە صلی الله علیه وسلم، ئەفەرمێ لا يحن عليكن بعد إلا الصابرون. ئەفەرمێ دوای خۆم کەس بەزەیی پیاتانە نایەتەوە ئللا خەڵکێکی صابر و صادق نەبێ. لە حەدیثێکی ترە خەڵکێکی صابر خەڵکێکی صادق بەزەی بە ئێوایەتەوە، بەسەرتانە کاتەوە، بەسەرتانە ئەگەڕێ، هاوکاریتانە کات، وەکو بە جەماوەکان و خێزانەکانی پێغەمبەری خوا دایکی موسڵمانان.
فمن سقى الله ابن عوف من سلسبيل الجنة. خواهي قورا ابن عوف بيبجنكاو بشيبا لا سلسبيل كسرشاويكي آولا بحشتا. بلي عبد الرحمن بمونا وصابو چی کردی بێ باشە تەسەووریەوە؟ واللهی ئەوەی کە بەمێشکتانە نایەت. جەنگاوەرەکانی بەدر هەموو ئەوانە کە بەشداریان کردبوو لە ژیانە مابوون ئەفەرمێ موچەی بۆ بەڕێبوونەوە. الله عوسمانی کوڕی عەفان خەلیفەی موسڵمانان بوو. موچەی لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف وەرەگرت لەبەری کە لە بەدرا بەشدار بوو. سبحان الله. نەئەچوون لە بەیتی مالی موسڵمانان بیبەن و پارەیان بنێ بڵێمانە پێشمەرگەی کۆن و ئەرزیان بنێ و ئاویان بنێ و شتیان بنێ لەسەر حسابی خەڵک عەبدوڕەحمان لەسەر گیرفانی خۆی ئەیدا بن پیاوانە یان و ئەمە مێژوویەکیان هەیە ئەمە خوای گەورە لیان خۆش بووە. عەبدوڕەحمانێک پارەیەدا بە عوسمانێک کە عوسمان خۆی دەوڵەمەند بوو ئەوەی بەخشی بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ما ضر عوسمان ما فعل بعد اليوم. لەمە دووە عوسمان هیچ زەرەری پێ ناگار چیە بکە. تەواو ئەوەی کە کردی لە ڕێخستنی جەیشە ئەو پارەی کە بەخشی بەسێتی. بۆیە خۆشەویستەکانم ئێمە پیاوانی ئاوامانەوێت لە دوای دەعوە بن، لە دوای بانگەوازەوە بن. هەر کاتێ دەعوە پێویستی پێی بوو هەستەکە پشتێکی قایمی هەیە و خەڵکێ بە دەورێوەن و خەڵکێ لە پشتێوەن دامێکن. هەر کاتێک پارە ئاوای لێ هات بەدەستی دەوڵەمەنەکانەوە، دەوڵەمەنەکانی سەخیترینی خەڵکی بانخواز بوون، ئەو کاتە هیچ کاتێک بانگەواز پەکی ناکەوێت. گەورەترین کاری ئەم دینەش بۆ بانخوازی هاتووە. حتا جیهاد و تێکۆشانیش بۆ خزمەتی بانخوازی هاتووە بۆ ئەوەی کە ئەم دینە حەقا بدرێ بەگوێ هەموو خەڵکە. ئەها سبحان الله. ئەو بانکەی کە من و تۆی بینین یەکەم سەکەی موسڵمانان کە لێدرا، یەکەم پارە، یەکەم دینار، یەکەم درهەم، یەکەم لیرە کە ئێستا لە پشتمانەوە هەیە. خۆمان حەزمان کرد پشتمان ئاوا بێ. ئەم لیرە و ئاڵتون و دینار و درهەمە کە یەکەم سکەی ئیسلامیە لێدراوە ئەمانە بوو. ویسان بیرتان خینەوە پێتان بڵین خەڵکانێک هەبوو بەهۆی ئەمەوەی ساکن لە بەهەشتایە. خەڵکانێکیش هەن بەهۆی گرتنەوەی ئەمەوەی ئێستا لە جەهەنەمایە و کەس نازانێت لیرەکەی بەرەو چۆڕۆی دینارەکەی بەرەو چۆ چوو. کات و خۆی موسڵمانان بەم بانکەشەوە بەم پارەی کە لێیاندا سبحان الله دەعوەیانە کرد. عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ئەفەرمێت کە سکەیان لێدا پارەیان دروست کرد ئەزانین چیان لێ نووسی؟ لێیان نووسی قل هو الله ئەحەد. ئەزانن لەناو دینارە چیان نووسی؟ نسيان لا إله إلا الله وحده لا شريك له. لناو دينار واتە دینارە کەشیان کە ئەڕۆی بۆ وڵاتی غەرب تیجارەتیان پێوە ئەکرد خەڵکی بینی ئەمە چییە؟ لا إله إلا الله. ئەو لا إله إلا الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 13 ساڵ داوای لەسەر دروست کرد و بانگەوازی بۆ کرد. ئەمانیان خستە سەر عملەکانیان بۆ ئەوەی کە بدرێ بەجۆی هەموو خەڵکێکە کە ئەم پارە ئیسلامیەتە بەردەسی. واتە بە دینارەکانیشان داوایانە کرد. اینجا لە دەوری دینارەکە یان نووسی چی؟ ئەوەی لە هەمووی خۆشتر بوو. یان نووسی محەممەد رسول الله أرسله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله. محەممەد پێغەمبەری خوایە، خوای گەورە ناردوێتی بۆ ئەوەی کە ئەم دینە حەقە بگەێنێ وەزاڵی کا بەسەر هەموو دینەکانی ترا. بۆ ئەوەی کە ئەگەر ئەم پارەیە چووە ناو حدودی بێزەنتین و فارس و شوێنەکانی ترەوە بزانن ئەم دینە هاتووە کە هەموو دینەکانی تر بشوێرێتەوە. سبحان الله. ئەوان پارەیان نەئەشۆردەوە بە پارەکانیان دینەکانی تریانە شۆردەوە و سفریانەکردنەوە. سەیری ئەم عەقڵیەتەکە کاتی خۆی ئەمانە بانکێکیان هەبوو دەعوەیان پێکرد. ئێمە بەداخەوە بانکێکمان هەیە لەسەری خۆین، لەسەری ژین، خۆمانی لەسەر گەوراکەین و پێگەێنین. بۆیە چەند خۆشە ئەم پارانە ئەم عملانە دایمە لەبەر چاومان بێ، ئەم مێژوەمان لە بێن نەچێ بڵین ڕۆژگارێ بوو خەڵک ئەبەما مامەڵەیە کرد بەڵام ئیساکێنە کەس نایەوێت. ئەگەر ئەمە یەکەم عملەی ئیسلامیە ئەزانن لەم ماوەیە لە مەزادی عەلەنیە یەکێک لەم دینارە ئاتونیانە فرۆشرا 4 پۆینت شتێک غرام ئاتونی تیا بوو. فرۆشا بێ بەچەند بە عەقڵی جەنابتان تەسەوڕەکەم فرۆشایەوە چەند 4.7
7 ملیۆن دۆلار یەک لەمان. هەتا ئێستاکەنەش ئەمە قیمەتی خۆی لە دەستنیاوە، قیمەتیژە دەستنای ئینشەڵڵا تا ڕۆژی قیامەت. بەڵام گرنگەوەیە چێ بەمە بوو بە پیاو و چێش بەمە کردی بە پلیکانە و چوە بەهشتەوە. ئەمە گرنگە. چێ گرتیە و لە دەمی خۆی و لە دەمی مناڵ و لە دەمی ئومەت و لە دەمی بانگەواز و لە خۆی قایم کرد و لە تورەکەی هەڵپێچاو خەزنی کرد و جەمە عەمالن وەکوی کردەوە بۆ ئەمڕۆ بە خاوەنی هیچ نەبوو. بۆیە بەڕێزەکانم ئەم بانکانە نابێت تورەکەی بۆ هەڵدورێ، ئەبێت تورەکەی بۆ واڵا کرێ. ئەوە زەمەنێ بوو، دڵمان پێی خۆشە و دوعای خێر بۆ ئەو پیاوانە ئەکەین، ئێستش ناویانە بین هەر لە خۆمانە و سوبحان الله ئایا بە دڵمانە ئەڵێنێ بە خاوەنی ئەو پیاوانە بووین بە درێژایی تاریخ. بەڵام مەزانن لە سەدەمی نوێیە لە فەزلی پەروەردگار پیاوانی ئاوامان هەیە، دەوڵەمەنی ئاوامان هەیە، وەڵڵاهی دەوڵەمەنی وامان هەیە، سەر و ماڵی لە پێناوی خوای گەورەیە حساب بۆ ناکات، هەموو شتێکە بەخشێ. وەڵڵاهی دەوڵەمەنی وا ناسم خوای گەورە لی وەرگرێ، وەڵڵاهی لە چاو تروکانێکە ئەو نە ئەبەخشێت کە من و توێ بە درێژایی تەمەنمان لە دەستمان نابێتەوە کە بیبەخشین. خوای گەورە لیان قوبوڵکە، خوای گەورە ڕزقی حەڵاڵیان باتێ. جارێکیان چوون بۆ مزگەوتەکەی شێخ سلێمان ڕاجحی لە سعودیە، مزگەوتێکی هەبوو چ مزگەوتێک سبحان الله واللهی ئەو کووری هەنگە ئەو هەموو مناڵە جوانە ئەهاتن دەرزیانە خوێن، سەدەها مناڵ دێها مامۆستا بە دەوری ئەم حەلەقانەیە ئەهات و ئەچوو دەرزیان پێوتن لە چی؟ لە قورئان، لە سونە، لە تەجوید، لە ئاداب، لە ئەخلاق، لە فقه. ئەم مناڵانە سبحان الله ئەموو خۆزگایەک لە کوردستانی خۆشمانە شتێکی ئاوا کرایەوە. بەڕاستی چاوم گەشت بۆ کە چوو جا هەل لە ناو مزگەوتەکەیە شوێنێک هەبوو بەس بۆ تەشیزی مردوو، حەچی بۆنی خۆشە لەو مردویانەدا، خاوەنی مردوو دانیشت هیچ تینێکی تێنە ئەکە و کۆمەڵێک پسپۆر لە شوێنێکی جوانی حەمامی 5 نەژمەیە ئەیان شت و بۆ بۆنێکی خۆش بە کفنێکی جوانەوە تەسلیمی کەس و کارەکەیانە کردەوە، هەتا وەکو تەواوی شەبوون فێریانەکردن ئادابی مردوو و سەبرگرتن و ناشتن و جەنازەکردن و کفن و دفنی چۆنە بێ. بەڕاستی شتێکی جوان بوو. ئەم پیاوە ئەم سلێمان ڕاجحیە خوای گەورە لی خۆش بێت ئەفەرمێ دوای ئەوەی کە بە کرێکاری و بە فەقیری و بە حارەسی و بە دەستگێڕی پێگەیشت کە دەوڵەمەند بوو، ئەنجا هەرێک لە مناڵەکانی بان کرد و حیسەی خۆی دانێ. خۆی کە 100 ملیالێرەکەی جیهان بوو لە کاتی خۆیان. فەرمێت وەقفێکی دروست کرد، پارەکەی خستە ئەو بانکەوە، ناوی نا بانکی ڕاجحی. 5.9 ملیار دۆلاری تێکرد. الله، خزمەتی چی؟ خزمەتی کتێب، خزمەتی قوتابی عیلم، خزمەتی زانایان، خزمەتی بانخوازان، خزمەتی فەقیر، خزمەتی لێقەوماو، خزمەتی مزگەوت، خزمەتی مەدرسە، خزمەتی حوجرا. بەس لە خۆی جوان بوو، لە هەموو پارەکی هاتە دەرەوە، هەر هەمووی دا بەچی؟ هەر هەمووی دا بۆ بانک. بانکەکەشی خزتە خزمەتی داوەوە. ئەم بانکەمانەوێت کە پێ وترێ بانکی بانک، بەس ئیشی بانک بێ بەلای خوا، بەس ئیشی بانگەواز بێ بەلای خوای گەورە. لە دەستمان دێ ئێمە ئەمە بکەین، بەڵێ ئەتوانین، بەڵێ بانکێکمان هەبێ بەس کتێب چاپکە، بانکێکمان هەبێ قوتابی و مەدرسەی هەبێ، بانکێکمان هەبێ حوجرەی هەبێ، بانکێکمان هەبێ بانخوازەکان بێ منێت کارە خەڵکی، بانکێکمان هەبێ ئیعلام بەڕێوە بەرێ، بانکێکمان هەبێ بیلۆ بکاتەوە فلیمی مناڵان، دۆبلاژی مناڵان، سەوتیاتی مناڵان، تەلەڤیزۆنی مناڵان، کەناڵی مناڵان، جۆرناڵی مناڵان. چۆن بتوانین ئەمانە بکەین؟ بانکێکمان هەبێ خەڵک فێری فکرکە، خەڵک فێری ئەقڵکە، مێشکی گەنجەکانمان لە ئەفکارە لادەرەکان بپارێزێ. بانکێکمانەوێت فەزایی بێ، بانکێکمانەوێت ئیعلامی دروستکە، بانکێکمانەوێت ئیلتیزامی خەڵک گەڕانەوەی کورد جارێکتر بۆ سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زین و کاتەوە. ئەتوانین ئەمە بکەین؟ بەڵێ توانین. بەڵێ خۆشەویستەکان،
الحەمدولله دڵمان بۆ خۆشە کە لەم عەسرەیە لەم سەردەمەیە پیاوانێکی ئاوامان هەن و ئومێد دەکەین ئینشاءالله دوای ئەم وتارانە پیاوانێکی زیاتر و زیاترمان بۆ دروست بن کە دەستیان بە داوەوە بێ و ئێمەش دوعای خێریان بۆ ئەکەین کە خوای گەورە چەندێک ئەبەخشن بە چەند قات بۆیان قەرە بۆ کاتەوە و بیان داتەوە و هەردەم لە خێرا بن و لە خێرا بژین و بەردەوام خۆیان و ماڵ و مناڵیان لە سەد فرتەتی خێر بە قودومی خێرەوە لەدایک بن و عاقبەت خێر و ئاخیر خێریان کە رابطەی ڕسمی ناو عوملەی دڵگیر واتە ئەو وێنەی کە نەخشەکرێ لەسەر دراو خێری زۆرترە لە رابطەی پیر ئەویان خەیاڵە و ئەویان مادەیە پیریش بۆ پارەی مفت ئامادەیە دووڕێت لە پێشە لە گردی سەیوان هەواری ئەمان هاواری ئامان واتە لە گۆڕەکەتا لە سەیوان لە قەبرستان دووڕێت لە پێشە یانەوەیە قەبرێکی ئەمین و ئارام وەرەگریت کە پێوتێ ئارامگای فڵان کەس یاخود هاواری ئامان هاوار و فەیغان و هاوارە لێ بەرزە بێتەوە لەوەی کە و پارێ و بەجێ هێشتووە و ئیسە لەسەری محاسەبە ئەکریت و تعزیبە لێسێ تاوانەکانت کایتە بۆ خۆت دانەیەکیان هەڵبژێرە دووڕێت لە پێشە لە گردی سەیوان هەواری ئەمان هاواری ئامان کەس ناژی تاسەر خاس یاخراوە چی هەتا بمێنێ ناوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.